سڵاوتان لەبێ خۆشەویستان لە سمارت ترێدەرەوە گەڕانەوەلاتان شیکاری بۆ هەفتەی دووەمی مانگی 3 ساڵی 2024 دەکەین. ئاڵتون بەڕێزان ئێمە لە هەفتەی ڕابردوو 3 ئاستمان دیاری کردهبوو بۆ کۆتایی هێنان بەڕۆتی بەرزبنەوە کە ئاستی یەکەم 2153 بوو، ئاستی دووەم 2193 و هەروەها ئاستی سێم کە لێرەش دیاریمان کردووە. لەگەڵ گەشتنی نرخ بە ئاستی 2193 بینیمان زۆر بە خێرایی دەستی بە دابەزین کرد. ئەگەری ئەوەی هەیە ئەم دابەزینە سەرەتا و دەستپێکێک بێ بۆ چالاکبوونی سینارۆ دوورمەودەکانی دابەزینی ئاڵتون، بەڵام هێشتا بە تەواوەتی ڕوون نییە لە بەرچاومان کە ئایا ئەم دابەزینی دەستی پێکردو بە تەواوەتی دەتوانێت بەرداوامی بدات بە گەڕانەوەی ئاڵتون بەرەو خوارەوە یاخود جارێکتر نرخ دەچێتەوە ئەو ناوچانە. سیناروی ئەم هەفتەی ئاڵتون بەم شێوازە دەبێت بەڕێزان. ئاستی 1993 وەک دەبینی نرخ لیدا و دەستی کردەوە بە دابەزین دەتوانێت ڕیتێست بکاتەوە بۆ ئاڵتون بۆ ئاستی 2136 واتە کاتێکە لەم هەفتەیەدا بازار دەکرێت نرخ دووبارە نەچێتەوە سەروی 1993 با بڵین سەروی لوتکەی ئەم کاندڵە ڕاستەخۆ دەستکات بە دابەزین بگەڕێتەوە ئاستی 2136 و سیناریویەکی دیکەش ئەوەیە کاتە بازار دەکرێتەوە بەردەوام بێت لە بەرزبوون نرخ بچێتەوە سەروی 1993 با بڵین ئێمە کردومانە بە زۆنێکی بچووک تەچی 2225 بکات ئەو جا دەستکات بە دابەزین وەک لێرەدا کە ئاماژەم پێ کردو. واتە هێشتا ئاستی 1993 بەوازەحی دیار نییە کە سیناریوی دوورمەودای دابەزینی چالا کردووە یاخودنا. هێشتا سیناریوی بەرزبوونەوە ماوە ئەویش لەبەرەوەی کە ئیندێکسی دۆلار سیناریوی بەرزبوونەوەی لاواز کردووە لەبەرەوە ئەم ئەگەرەوەی بەرزبوونەوەی ئاڵتونمان هێناوەتە پێش. ئەگەر نا 1993 هێندە بەهێزە کە بتوانێت وەک پێشتر ئاماژەمان پێکرد بەلایانی کەم 50 ئەونس ئاڵتون دابەزینی پێ بکات. ئاستی 2136 بەڕێزان زۆر گرنگە بۆ ئێمە. ئەگەر ئاڵتون کاندڵێکی یەک هەفتەی لە خوار ئاستی 2136 دابخاتەوە ئاماژەیەکی دڵخۆشکەرە بێت بۆ ئەوەی کە بەرزبوونەوە بە هەموو شێوەیە کۆتایی هاتووە و بە شێوەیەکی وەختی دووبارە دەسەکاتەوە بە دابەزین و گەڕانەوەی ئاستەکانی 2008 کێمە 2008 یەکەم تارگێتی دابەزینە کە تۆمارمان کردووە، پاشان 2040 هەتا 2030 مەجاری گەڕانەوەی هەیە. واتە ئاستی 2136 زۆر گرنگە بۆ یەکلایبوونەوەی ئاڵتون بە کاندڵی یەک هەفتەیە بەڕێزان ئاگادار بن، نەک 4 کاتژمێری و کاتژمێری و هەتا یەک ڕۆژیش لە ئێسادا زۆر ناتوانین پشتی پێ ببەستین، دەبێت لەسەر ئەساسی یەک هەفتەی و یەک مانگی سیناریۆکانی ئاڵتون دەستنیشانکەین. لە دوای داخستنەوەی کاندڵێکی یەک هەفتەی لە خوار 2136 من پێم وایە دابەزین بەردەوامەکات. یەکەم تارگێتی دابەزینیش لە دوای 136 2088 دەبێت. ئەگەر بێت و نرخ بێتە خوار 2088 ئەو کات تارگێتەکانی دیکە دەستنیشانەکەین، بەڵام ئیتر بە تەواوەتی فشاری دابەزین دەکەوێتە سەری. من پێم وایە لە دوای شکاندنی 88 ئاسانە بتوانێت بگەڕێتەوە خوار 2050. سیناریوی ئاڵتون بۆم هەفتەیە بەم شێوازێ بەڕێزان. 193 قەراری یەکلایبوونەوە دەدات بۆ نرخ، هەروەها 136 قەراری چالاکبوونی سیناریۆ دوورمەودەکانی دابەزین دەدات بە تەواوەتی. شیکاری دوومان لەسەر یۆرۆ بەرامبەر بە دۆلار. یۆرۆ سیناریۆیەکی تاڕادەیەک بەرزبوونەوەی چالا کردووە لە زۆنی 1.085. ئەم سیناریو بەرزبوونەوەی دەتوانێت بەرداوامی بدات بە ڕۆتی بەرزبوون تا ئاستی 111 واتە تارگێتی بەرزبوونەوە لەو زۆنەوە بۆ یۆرۆ USD 111. لە دوای 111 زۆنێک دێتە پێشکە لە 112 دەست پێدەکات بۆ 1275. ئەگەر نییە بە تەواوەتی نرخ بگاتە زۆنەکە ڕەنگە لە دوای گەیشتن بە تارگێت سیناریۆکی دابەزین چالاک بێت، بەڵام زۆنی بەهێزی دابەزینی یۆرۆ لە 112 دەست پێ دەکات بۆ 1275. ئەم زۆنە دەتوانێت
سیناریۆکی دوورمۆدای یۆرۆ چالاک بکات دەستکاتەوە بەدابەزین بۆ گەڕانەوە بۆ ئاستی 105. ئێمە کڕین ناکەین بۆم هەفتەیە چونکە نرخ لە زۆنەکە دوور کەوتوتەوە. ئەگەر بێت و ڕیتێستی ئەم منتیقانە بکاتەوە یاخود فلاشێک لێدا بۆ خوار زۆنەکە سیناریۆیەکی نوێی بەرزبوونەوە چالاک بێت ئەو جا بەکرین داخل دەبین بە ئامانجی گەشتن بە 111. بەڵامەوەی کە گرنگە ئێمە بۆ دووربۆدا چامان لەسەری بێ ئەم زۆنەیە بۆ دەرفەتی مامەڵەی فرۆشتن کە لە 112 دەست پێ دەکات بۆ 12757. ئەم زۆنە دەتوانێت دابەزینێکی زۆر باش و دوورمۆدای یۆرۆ چالاک بکات و بیگەڕێتەوە بۆ ئاستی 105. شیکاری سێمان لەسەر ئیندێکسی دۆلار کە زۆر گرنگە. ئێمە پێشتر سیناریۆیشی بەرزبوونەوەی ئیندێکسمان خستە بۆ ڕوو وتمان کە بەرزبوون دەکاتەوە بۆ ئاستەکانی 107 و 108 و گەڕانەوە بۆ ئەم دووتکەیە. بەڵام لە پێش گەیشتن بەم دووتکەیە بینیمان کە ئیندێکس دەستی کردەوە بەدابەزین ئەمەش دوودڵی و ڕاڕایەکی خستۆتە دڵی بازرگانان. هێشتا سیناریۆی بەرزبوونەوەی ئیندێکس بەهێزە بەڕێزە واتە من هێشتا چاوەڕێم کە ئیندێکس بەرزبوونێکی گەورە لە ناکاو بکات. بەڵام لەبەرەوەی کە ئەم زۆنە سیناریۆکی دابەزینی چادا کردووە دەستی کردووە بە دابەزین احتیمال هەیە ئەم دابەزینە بەردەوامی هەبێت بۆ ئاستی 101.30 کەم زۆنەی دیاریمان کردووە 101.30 بۆ 100.60. ئەگەری ئەوە هەیە کە ئیندێکسی دۆلار تا ئەم زۆنەش بەردەوام بێت لە دابەزین لێرە پاشان دەستکاتەوە بەرزبوونەوە. هەر لەبەر ئەوەشە ناتوانین بە تەواوەتی دڵنیابینەوە لە چالاکبوونی سیناریۆ دوورمەوداکانی دابەزینی ئاڵتون چونکە ئەم سیناریۆیە ئێستا دروست بوو بۆ ئیندێکسی دۆلار کە ڕەنگە بە دابەزینی ئیندێکس و گەشتن بەم زۆنە تا ئەم سیناریۆ تاوەکە ئاڵتونیش هێزێکی نوێی بەرزبوون وەرە بگرێت. بۆیە دەبێت چامان زیاتر لەسەر ئیندێکس بێ بۆ بڕیاردان لەسەر ئاڵتون و تاوای بازار بەگشتی. ڕەنگە لێرەشەوە چونکە تقریبا ئەم منتیقەیەش زۆر بەهێز نییە بەڵام ڕەنگە سیناریۆکی بەرزبوونەوەی تیا چالاک بێت واتە دەکرێت لێرەشەوە دەستکاتەوە بە بەرزبوونەوە بۆ گەڕانەوە بۆ ئاستی 105. بەڵام زیاتر سیناریۆی دابەزین با بڵێن جوانترە و دەقیقترە کە ئەگەریەوەی هەیە نرخ دووبارە بگەڕێتەوە ئەم زۆنە پاشان لێو دەستکاتەوە بە بەرزبوون. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون. ئیندێکسی دۆلار زۆر گرنگە بەڕێزان دەبێت چامان لەسەر جوڵەکانی بێت. هەروەها شیکاریمان بۆ یۆرۆ بەرامبەر بە دۆلار کرد پاشان ئاڵتۆن سەبارەت بە شیکاری نازداک و پشکەکان بە تەواوەتی لە پاشکردنەوەی بازار ئەپدەیت تێک دەکەینەوە بە شیکاری پشکەکان نازداک و داوزۆنسیش لە گروپەکان ئینشاڵڵا ئاماژەی پێدەدەین و بڵای دەکەینەوە. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان هەفتەیەکی پڕ لە قازانج و دڵخۆشی بەڕێکەن ئینشاڵڵا. ببێنن بەخێر.